سەڕێ ئەو هەم بارگرژیانە کە لە ناوچەکانی کوردستان و بەتایبەتی لە ناوچەکانی شەنگال و دەوروبەری ڕوودات، بەڵام لە دوا پێشهاتی سیاسی کە بەداخەوە داوای جێگربوونی چەند هێزێکی بیانی بکرێت بۆ ئەوەی کە بە بیانووی پاراستنی ئەمنیەتی ئەو شوێنە، من وای دەبینم ئەوە کارەساتێکی سیاسی و مرۆیی و سەربازی لێ دروست دەبێت بە حکمی ئەوەی ئەو ناوچانە ناوچەیەکی ململانیە تاکو ئێستاکە بە هیچ یاسایەکی عێراقی نێودەوڵەتی یەکلا نەبووتەوە کە ناوچێکی جێناکۆک بێت. داواکردن بە ئەوەی کە هێزەکانی ڕۆژ ئەلێوی جێگر بێت لە هیچ کاتێکدا لە مەسلحەتی بەرژەوەندی دۆزی کورد نییە، بەڵکو خراپتر دۆخەکە بەرەو ئاڵۆزی دەبات. باشتر وایە لایەنە سیاسی کوردیەکان خۆیان لەسەر میکانیزمێک بۆ جێکردنیکی هێزێکی گشتگیری هەمەلایەنەی کوردی لەوێ ڕێک بکەون، نەک بڕۆن جێبەجێکردنی ئەجیندای وڵاتانی ئیقلیمی لەوێ پەیڕەو بکەن و بیسەپێنن بەسەر خەڵکی و دانیشتوانی ناوچەکەن. بوونی گرنگی ئەو ناوچانەدا چونکە کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژئاوا بەیکۆ دەبەسێتەوە، لە ڕووی جیۆپۆلیتیکی سیاسیوە گرنگێکی ئۆتۆی زۆر هەیە و ئەگەر هاتوو ئەو شوێناندا بەرەو لای لایەنێک بشکێتەوە، ئەوە بێگومان دەستکەوتێکی سەربازی و جوگرافی و سیاسی بۆ دروست دەبێت. بۆیە ئیساکە حکوومەتی عێراق بە پاڵپشتی تورکیا لە بەرنمەیەکی هاوبەشن بۆ ئەوەی هێزە نیشتمانیەکان لەو ناوچانەدا وە دەربێنن هێزی بەکرێگیراوی خۆیان ئەلێوێ جێگەر بکەن، لەبەر ئەوەی نییە ئەو هێزانە لە هیچ کاتێکدا خزمەتی بە ئەجندای ڕاستەقینەی کورد ناکات. بۆیە ئەیانەوێت هێزێکی بەکرێگیرا و لەوێ جێگر بێت کە جێبەجێکەری پیلانەکانی خۆیان بێت. بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆ لەسەر گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان ڕۆ ئەدا لەلایەن لایەنێکی سیاسی و بەرامبەر بە ئەو هێزە کوردیەی کە هێزێکە نەک تەنها بۆ باکوور بەڵکو بۆ هەر چوار بەشەکەی کوردستان خەباتی سیاسیەکە، خەباتی مەدەنیەکە و هەستی نەتەوایەتی و نیشتیمانی لای خەڵک زیادەکە، ئەمە کارێکی زۆر ناڕەوایە. بەداخەوە کە چەند ساڵێکە کوردی ئێمە لە باشوور و لە هەندێک لە بەشەکانی تری کوردستان بە ئارامی نیشتووە و بە ئارامی دانیشتووە کە شەڕی براکوژی نەما، بەڵام ئەو لایەنە سیاسیە بەم مەرامە سیاسیانەی کە ئەمڕۆ پەیڕەوی ئەکا جێبەجێ ئەکا بە فیتی وڵاتانی دراوسێ، بە فیتی نێران و داگیرکەرانی کوردستان، ئەو وڵاتانەی کە هەمیشە چایان بە کورد و زمانی کوردی و خاکی کوردستان هەڵنایە، ئەوێ جارێکی تر شەڕی براکوژی لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و هێزەکانی تری کوردستان لە باشوور دروست بکە. ئەمە جێگەی نیگەرانی و ڕاتکردنەوەی لەلایەن هەموو تاکێکی کوردی نیشتیمان پەرۆرە لە هەر چوار بەشەکەی کوردستان. ئەتوانم ئەوە بڵێم کە ئەو هێزەی کە لە کوردستانە دژایەتی پارتی کرێکارانی کوردستانەکە، ئەمە خۆی بۆ خۆی بۆیە کارێکی ناڕەوایەت، چونکە وەکوتم پەکەکە لە هەر چوار باشەکەی کوردستان خەباتێکی سیاسی و مەدەنی ئەکا. تەنها پەکەکەیە کە ئێستا لەگەڵ هەندێک هێزی ترە لە باشووری کوردستان کە هەستی نیشتیمانی لای تاکی کوردی هێشتوتەوە، بێگومان نەک بۆ بچووکردنەوەی قەواری هەرێمی کوردستانە، بەڵکو ئەم کارانەی کە ئەو هێزە سیاسی لە کوردستانە ئەیکا ئەبێتە هۆی سڕینەوەی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان کە بە خوێنی هەزاران شەیدی نەک بەشی باشوور بەڵکو هەموو بەشەکانی کوردستان ئەم قەوارەیە دروست بووە. ئەوەی نیگەرانیشە لای ئێمە وەکو تاکێک لە هەرێمی کوردستانە تا ئێستا حکوومەت یاخود پەرلەمان وەک دەستگایەکی تەشریعی و حکوومەت وەکو دەستگایەکی تەنفیزی تا ئێستا بێ هەڵوێستن لەو کارانەی کە لایەنێکی سیاسیەکە. پێویستە حکوومەتی هەمووانە، پەرلەمان نوێنەری هەموو خەڵکی کوردستانە پێویستە هەڵوێستیان هەبێ و ڕێگیری بکەن لەو کارانەی کە لایەنێکی سیاسی تاکڕەوانە سیاسیانە ئەوێ بۆ مەرامی خۆی و بۆ بەرژەوەندی خۆی بۆ بەرژەوەندی ئەو وڵاتانی کە ئەو کاریان بۆ بووەتە دارەدەستیان ڕێگیریان لێ بکرێ و جارێکی تر ڕێگە نەدرێت شەڕی براکوژی لە هیچ بەشێکی کوردستانە دروست بێ.